کەمی خزمەتگوزاری پێویستی ئاو و کارەبا و خراپی ڕێگاوبانی بەشێک لە گەڕەکەکانی ناحیەی خدرانی سەر بە قەزای دووکان دانیشتوانی ناحیەکەی نیگەران کردووە. هاوڵاتیان دەڵێن لە زستاندا کۆڵانەکانیان قوڕا و چڵپاوە و لە هاوینانیشدا تەپ و تۆز دەیان خنکێنێت. ڕێگاوبانەکەمان پێویستە، کارەباکەمان پێویستە کەچی ئەویش نادەن ئێمە حساب سەر بەسەر بە کارەباش سەر بە دوکانین کەچی تەماشا دەکەین سەعات 4 و 5 کارەبا دێتەوە، یەکی شوێ دوازی شوێ لێت دەگوژێنەوە. ڕێگاوبانەکەشی بەڕاستی باش نییە، تەماشا دەکەی لە بەشێکی تەواوکراوە بەشێکی تەواو نەکرا، ئەو بەشێک کە تەواویش کراوە خەریکە ئەویش وێران دەبێ، خەریکە ئەویش بە کەڵک نامێنێ. داواکاریمانەوەیە بەرپرسەکانمان ئەوانێک کە ئەو وڵاتە بەڕێوە دەبن ئەگە هەر بە بەرپرسیاری دەکەن، ینی ئەنی دەبێت ئاوڕێک لەو میلەتەی دەنەوە هەتاکەنجین ئاوا دادەنیشتن و بە بێدەنگی و هیچ شتێک بۆ میلەتە ناکەن. داواکاریمان وڵا داواکاریمان ئەو جاتانەمان بۆ کۆنکریت بکەن بۆمان چەمەتۆ بکەن، هۆڵی پرسەی لێ مزگەوتی لێ دستانە نەگە باران دەبارێ ئەوانە هەموو دەبنەکەن سیارە هەرتالی وەرناگەڕ هەر بخۆی جادەکەمان هەوراز و تەلانە ڕێوەڵایە قوڕا و تڵپا هۆڵی پرسەی ئەلێرێ ئەگەر ئەوانە ئەگەر بڵێن بۆ لی دادەنشن هەمووی دەبێتە قوڕ، هەتا ئەوانە قەڵباڵغێکی زۆری لەسرە مزگەوتی لێ هاوینان وڵا لە بەتە پتۆزێ ناشێ ئەمە بخۆمان بیرمان هەیە دەیڕشێنێ هەتا هۆی بەس لە بەتە پتۆزێ ئەو مزگەوت هەموو دەبێتە تۆز. سەردانی سەرۆکی شارەوانی خدرانمان کرد و پەیوەندیشمان کرد بە بەڕێوبەری ناحیەکەوە، بەڵام بە بیانووی جۆرا و جۆر هیچ کامیان ئامادە نەبوون قسە بکەن و وەڵامی نیگەرانی و پرسیاری هاوڵاتیان بدەنەوە. ناحیەی خدران گەرچی کەوتووەتە نێوان هەردوو قەزای ڕانیە و دووکان، بەڵام لە ڕووی ئیداریەوە سەر بە قەزای دووکانە و ژمارەی دانیشتوانەکەشی نزیکەی 4000 کەسە. وەک هاوڵاتیان دەڵێن ئەوان بوونەتە قوربانی نێوان هەردوو قەزای دووکان و ڕانیە و بەدەست کەمی خزمەتگوزاری پێویستەوە گیرۆدەن. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ناحیەی خدرانی سەر بە قەزای دووکان.